بەردەوام لەگەڵ ئازاردا دەژی لە سەدا هەشتای زیاتری سیەکانی کار ناکات و هاوڕێی هەمیشەیی ئۆکسجین و ناسەدانی دەستکردە. سەباح ئەحمەد بەرکەوتەی چەکی کیمیایی هەڵەبجەیە و یواخوازە بۆ چارەسەر ڕەوانەی دەرەوەی وڵات بکرێت. لە ماڵا کەوتم ناتەم بچم بەڕێ هەڵبژە بە پەمپەکە لە ماڵە داکەوتم ماڵە تا ڕۆمە دەستێژێگرم هەنازە بڕکەم پێکەوێ ئەو پەمپەکەڕم تا ڕۆمەوە ژوورەژێ جیازەکە ئۆکسجینەکە بازم باش نییە پراسی مشەکە سەنگ مشەکە تامان خەوم نییە تام بەقم یەکێت تا بەیانێت بێت تەماشە بە ناوەڵا کە جیازەکە نەوێت کەرەبان لێ بڕێ ئەمرم باز بەخراوە بێ ئەمە گوشێشکە سێنگم پشت مشکە ناتوان پەڵکەوم وەڵام ناتەم پیش خۆم ئێشەکەم منە زۆرە ئازام زۆرە ببنێن بۆ وڵاتێکی تر عیلاج بکەن هیچی تر مەگا من نەوێ. بەرکەوتەکانی دیکە ژاوشەوەی یەکن و لە ئازار و لە دەستدانی سیەکانیان جیاوازیان زۆر نییە، بەڵام ئەوەی ئەوانی زۆرتر نیگەران کردووە تا ئێستا هیچ لایەنێک بە تایبەتیش حکوومەت کاری لەسەر چارەسەری بنەڕەتی و یەکجاری برین و ئازارە میشەیەکانی نەکردووە. ئەوە ژیان نییە و ئیتر هەر باشین چاویچم ناتوان چاویچم باش کەس ناپێنەوەت ئێوارەی خۆم نیوەڕای خۆم سەوی زەختی خەوتنای خۆم بەس حبێکیان بە حاوڵم خان و حەبەکە سێدانەی تیاو ئەو حەبە فرە باش ئیستا ئەو حەبە نەماکە. وەڵای شەو ڕۆژش ئەگەر ئیشم بۆ بکەوە کارە باوێ شەو ڕۆژ ئیشی پێەکەم بەس بەخوا ئەمانە هیچ دەورێکیان نییە بۆ من بەشکم بۆم بگۆڕە ئاو تێرێت هەناسەم تەنەوێ من جاری وەهایە ئەوەنە هەناسەم تەنەوێ ئەدەم لەم ئەژوانی خۆمەوە خەشین و مۆریانەکەم لە حیوەت یەهناسەتنیەکەم هیچ ژیانەکەم نییەوە من داری وهەیە ئەگریم تێر. ژمارەیەکی زۆر بەرکەوتەی چەکی کیمیایی ڕۆژانە باری تەندروستیان خراپتر دەبێت و پاش 35 ساڵ بەردەوام لەگەڵ ئازاردا ژیانیان بەڕێ دەکەن. بەشێکیان مانەوەیان پەیوەستە بە ئۆکسجین و ناسی دەستکردەوە. ئەو نەخۆشخانەیەش کە تایبەت بە چارەسەری بەرکەوتوان پاش زیاتر لە 10 ساڵ دروست کرا هێشتا نەبووە جێگەی ئومێد تاکو و بەرکەوتوانی چەکی کیمیایی چارەسەری تێدا وەربگرن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.